دەڤەرە ڕاپەڕین دەڤەرە هەڵمەت و قوربانیدانێ بۆ گەل و نیشتیمان و نەتەوەیە خوا جهێ ئێکەم چرکە ساتا ڕاپەڕینا پیرۆز لە ئەvê دەڤەرێ چەندین کەسایەتی و نڤیسەر و شاعر و قەهرەمان و دلسوز و شۆڕژگێر لێ هەلکەفتینە مینا لافاوێ شاعر و ئەحمەد شێوا و عەباسێ مەحموود ئاغا و غەفور خان مەنگۆڕ میرزا مەنگۆڕی محەممەد ئەمین فەقێ ئەحمەد مەنگۆڕی لە ساڵا 1910 لە قەڵاتزێ چاوێن خوا بژیانێ ڕۆهند کەت و دەست ئەبژیانێت کەت زاروەک بە ئاگەه و لەڤوو لە گوندی زوودانەوە دەچنە قەڵازێ لە ساڵی 1910 لە شاری قەڵازێ لەدایک دەبێ بەڵام لە یادداشتەکانیدا خۆی دەڵێ لەبەر هێندێک هۆ لەوانەیە هۆی سەربازی و شتیکە بوو بێ لەدایکبوونی خۆی کردوتە 1915 دەنا خۆی لە ڕاستیدا لە 1910 لە قەڵازێ لەدایک بوو. باپیرم لە ڕۆژهەڵاتی کوردستان بووە لە گوندی سوناز بووە بەهۆی دوژمناتیەوە وازی لە هەموو سامان و سەروەتی خۆی هێناوە ڕووی کردوتە باشووری کوردستانەوە لەوێ لە شاری قەڵازێ نیشتەجێ بووە هەر لەو شارەدا عشقی گوڵەخان دەبێت کە زەواجی لەگەڵدا دەکا بۆیە لە ساڵی 1910 یەکەم مناڵیان کە دێتە سەر دنیا حەمەدەمین دەبێت ئەویش کە میرزا مەنگۆڕیە. مەنگۆڕ هۆزێک کوردیە لە ڕۆژهەڵاتە کوردستانێ و باشووری کوردستانێ ژیانێت کەن هۆزێک ئێکجار مەزنە میرزاژی ئەژبەر جامێریە ئەvê هۆزێ خۆ بنفشێ ئەvê هۆزێ دزانە. هۆزی مەنگوڕ لە هەردووک دیوی کوردستان ڕۆژهەڵات و باشوور هەن بەشە زۆرەکەی دەکەوێتە ڕۆژهەڵات ئەم هۆزە بەشێکیان کە دەکەوێتە باشوور لە ناوچەی پشدەر لە ناوچەی ناودەشت نیشتەجێ بوون لە کۆنەوە لە ڕاستیدا مەنگوڕ لقێکە لەو کۆمەڵە هۆزانەی یانە ئەو کۆمەڵە تیرانەی کە سەر بە هۆزی گەورەی بڵباسن. عشیری مەنگوڕ عشیرەتێکی گەورەیە کە کەوتۆتە کوردستانی ڕۆژهەڵاتەوە و بەشێکیشی کەوتۆتە باشووری کوردستانەوە بۆیە ئەم عشیرەتە پێکاتوە لە کۆمەڵە ئەندامێکی گەورە و سەرۆک عشیرەت و شاعیر و نووسەر و کۆمەڵە کەسانی بەتوانای تیا هەڵکەوتووە. میرزا مەنگۆڕی وەک هەر زاروێک دیتر لەوی چاخی خوێندنە خوا لە حجرێن کوردی دەست پێت کەت لە حجرەیە مەلا محەممەد دێلۆ زانستێن ئاینی ئەتخین. خوێندنی ئەو سەردەمە خوێندنی حجرە هەبووە مەنگوڕی لە حجرە خوێندوێتی دوای ئەوە بۆ خوێندن چووە هەتا پۆلی شەشی سەرەتایی تاو کردووە بەڵام ساڵێک لە خوێندنەکەی بەرەو کۆچ دەکا بەرەو بەغداد بەهۆی بازرگانیکردنی باوکیەوە کە بازرگان بۆ باوکی بۆیە ساڵێک لە بەغداد دەخوێنێت دوای ئەوە کە ئیشوکاری باوکی تاو دەبێ دەگەڕێنەوە بۆ شاری قەڵازیە لەوێش خوێندنی سەرەتایی تاو دەکات. دایکیشی و بابیشی پێیان خۆشە ببێتە مەلا بۆیە دەیخەنە بەر خوێندنی ئاینی بەڵام ئەو هەر خۆی میرزا مەنگوڕ سروشتێکی هەبووە لە منداڵیەوە گیانێکی یاخیبوونی تێدا بووە جیانێکی بەرەنگاری تێدا بووە یعنی ڕەخنەگر بووە هەر لە منداڵیەوە ڕەخنەگر بە بۆیە لەگەڵ مەلا مەحموود پێش دواتر دەبێتە شاگردیان قوتابی مەلا ئەحمەدی دێلۆیی پێشتر مەلا مەحموود وە لەگەڵی بە شێوەیەکی دارەی نەکردووە ناچار لە خوێندن دەری دێنن دوایی دەیبەنە لای مەلای دێلۆیی لەوێ فێری قورئان خوێندن و هێندە لە کتێبە ئاینیەکان دەبێت. ڕە شیرینەکەم ئەو ئوجرەشت تەواو کرد ئینشەڵڵا مەکتەبەکەش بەسەرکەوتووی تاوا دەکەی بۆی داهاتوێکی باشتە بێ باشە کوڕە جوانەکەم دەخوال لەگەڵ بەخێرچی دایک و بابێنوی کوڕێ خوا فڕێتکەن بەرخوێندنە قوتابخانەیە لە قەڵاتزێ دیڤدا ئەتچن بوو بەغدا خوێندنە خۆ لە بەغدا ددومینە قوتابخانەی حکومی نەبووە تا بچێ بخوێنێ ئەوە هەیە خۆی فێری خوێندەواری کردو و توانێتی ببێتە خوێندەوارێکی باش لە ساڵی 1924
کە تەمەنی تەنیا 14 ساڵ دەبێ دەچێت بۆ بەغدا چوونەکەشی بۆ خۆی چیرۆکەشی زۆر سەرنجڕاکێشە. منگوڕی لە ژیێ هەرزەکاریەدا دەست هاوێشتە نویسین و بەهاندنا هەوزانان هەر لە ئەوی ژیەیدا کەسێک بلیمەت و هزرمەند خۆ نیشان دەدە. یەکەم پەرتووکی وا لە بەرگریانی زۆرم یەکەم دیوانێتی ئەویش لە ئەنجامی عشقی ئافرەتێک دەبێت کە ناوی خاتونێک کە ناوی خونچەخانەم دەبێت ئەم عشقەوای لە دەکات کە ببێتە نووسەرێک کە ببێتە شاعیرێک بۆیە کە بە یەکتری نەگەیشتون کارێکی زۆری کردوتە سەر مانگوڕی و ئەم شعرانی لەسەر نووسیوە. ئەو سەرکێشێ دەکا بچێتە بەغدا لە ڕێگەی زێی گەورەوە لە کەڵەکی یاسیناغا بە کەڵک زیاتر لە 10 تا 15 ڕۆژی پێدەچێت تا دەگاتە بەغدا و بە باوکی شاد دەبێتەوە. یعنی ئەوە نیشانەی ئەوەیە میرزا مانگوڕی زۆر لە خۆی ڕادیوە، زۆر کەسێکی ئازا و سەرچێش بۆ بەڕاستی هەر لە منداڵیەوە ئەو ئازایەتی تێدا بووە لەبەرەوە ئیدی وردە وردە ڕووداوی کەی بەدوادا دێ. لە ساڵا 1933 بەرەف باژێڕێ سلێمانیە چیت لەوێرێ ئەتهێت دامەزراندن وەک پۆلیس بوو 3-4 ساڵان ئەف دامەزراندنە ئەدبیتە دەبارێ ژیاناوی لە وێرێ ژیانە هەڤژینیێژی پێکتئینە. چونیان بۆ سلێمانی لە ئەنجامی کۆچی دوایی باوکی بوو کە ئەرکی بژێوی ژیانی کەوتە سەرشانی مانگوڕی بۆیە لە سلێمانی لە مەرکەزی پۆلیسی دامەزرا و کاری پۆلیسی دەکرد لەوێدا. لەگەڵەوەی پۆلیسیش دەبێت لە ناو سلکی پۆلیس ڕێخستنێک لەگەڵ چەند کەسێکی کە دروست دەکەن بە ناوی حیزبی خوێن ڕێژ. خوێن ڕێژ مەبەست ئەوە نیە کە خوێنی خەڵک دەڕێژن، مەبەستی ئەوەیە خوێن دەبەخشن، خوێنی خۆیان دەڕێژن لە پێناوی کوردستاندا. دوایی ئەو حیزبی خوێن ڕێژە دەچێتە ڕیزی حیزبی برایەتی و حیزبی برایەتی دروست دەبێت پێش ئەوەی حیزبی هیوا دروست بێ. حیزبی برایەتی ماوەیەکی باش خەبات دەکەن زیاتر تەنزیماتی ئەو حیزبی خوێن ڕێژ و برایەتیە لە ڕیزەکانی پۆلیسی حکوومەتی عراقی دەبێت. لە ساڵا 1937 و تەمەنەوی ئەدبیتە 27 ساڵ ئەندێشە و هزراوی گەلێک ئەپهێست بە پەرتووکەکێت نوێسە و پارڤەتکە ژێر ناو و نیشانێ هەنگاوێک بۆ سەرکەوتن. ئەم ویستێتی لە ڕێگای ئەم پەرتووکەوە کە چاوی گەنج و لاو بکاتەوە بۆیە مانگوڕی گرنگێکی زۆری بۆ پەرتووکەدا و ئەنجامەکەشی باشی بۆ مانگوڕی نەشکایەوە. میرزا مانگوڕی هەر لە گەنجەوە حەزی لە خوێندنەوە بووە. خوێندنەوەی زۆری ئەو بۆ کتێب و معریفە و زانستەکان دەبێتەوە ئەوەی کەسێکی زۆر زانا و بلیمەتی لێ دەرچێ هەر لەبەر ئەوە هەوڵ دەدا بژنووسێ. یەکەمین جار کتێبێک دەنووسێ بە ناوی هەنگاوێک بۆ سەرکەوتن لە سلێمانی بە ناوی هەنگاوێک بۆ سەرکەوتن. ئەو کتێبە باز لە ئازادی ڕادەربڕین و جۆرێک لە یاخیبوون و هەڵگەڕانەوە یان بەگژدا هاتنەوەی زۆڵم و زۆری سیستەمە نادادەکان ئەمە شتێکی تازە دەبێ. دەست هەڵاتدارên Iraqê تۆرە دکات بوو دەمێ 6 مەهان ئەتهێت زیندانیکردن و 1500 دانên پەرتووکاوی هەنگاوێک بوو سەرکەوتن ئش ناو برن لە فەرمانبەریێ ژی ئەتهێت دوور ئێخستن ئەدبیتە ئێکەم نویسەرێ کورد لەسەر بیر و بووچوونên خۆ بهێت سزادان. لە ئەنجامی دەرکردنی ئەو پەرتووکەدا حکومەتی ئەو سەردەمە کە حکومەتی پاشایەتی بوو کاردانەوەیەکی زۆر کەوتە سەر حکومەت بۆیە ئەوە بوو کە مانگوڕیان زیندانی کرد 6 مانگ زیندانی کرات و 1500 لە نوسخەی پەرتووکەکەی دەست بەسەراگیرا و لە ئەنجامی کارەکەشی دوورخرایەوە. یەکەم کەسێک لە مێژووی ڕۆشنبیری و نووسین و کتێب لە کووردا میرزا مانگوڕی بووە کە باجی بیرۆڕای ئازادی داوە. لە ساڵێن سیهاندا
ئەو دەمێ مەلا مستەفا بارزانی لە سلەیمانیەت بە من گۆڕی چەندین هوزانە بووت نوێسە وەک دلسۆزی و خەمخۆری بۆ دووزا گەلێ کورد. نەیدەتوانی پەیمانێکی پێ بداوتی با تۆزێ ئاسانکاری لە ژیاندا بۆ من دروست بێ ئەو کاتە من وەکو خزمەتێکی پەرتووکی خزمەتێکی نەتەوەتی من ئەو پەرتوکانت بۆ ئەنجام دەدەم و بۆ چاپ دەگەێنم. لەو کاتەدا کاک حەسەوە میرخان کە توانی پەرتوکەکانی بە چاپ بگەێنێت. ڕۆژانە هەفتانە مانگانە چەند جار لەگەڵ بارزانی و نەمردادنی شێ قسە دەکەم. بارزانیش زۆر معجیب دەبێت بە ئاستی تێگەیشتن و ئەفکار و بیر و بۆچوونی میرزا مەنگوڕی لەبەر ئەوە نزیکەکی زۆر دروست دەبێت. تەنانەت میرزا مەنگوڕی لە یادداشتەکانی دەجێڕێتەوە دەڵێ داوام لێکرد ببێتە سەرۆکی حیزبی برایەتی. بەڵام دیارە لەبەر ئەوەی چاودێری و ڕقابەی زۆریان لەسەر بووە ئەو ئاواتەی میرزا مەنگوڕی نایەتە دی، ینی بارزانی لەژێر چاودێریی تند بووە. ئەوەی زۆریش گرنگە لەو باسەدا ئەوەیە کە میرزا مەنگوڕی و ڕێخستەکانی حیزبی برایەتی لەو کاتەدا لە 1942 کە هاوکاری بارزانی و بارزانیەکان و هاوڵەکانی دەکات کە لە سلێمانی دەرباز بن و ڕزگار بن لەو ژێردەسێتەیدان و بگەڕێنەوە بۆ ناوچەی بارزان و دوایش ئەوە بوو کە لە کۆماری کوردستان بەشداریەکی کاریگەریان هەبوو. لە ساڵا 1946 میرزا مەنگوڕی بەرەف کوردستانە ڕۆژهەڵات چیت ڕۆلە گەلک بەرچاو و کاریگەر دە دروستکردنا کۆمارا مەهاباددا هەبوو. لەوڕا لەوی دەمی ئەتهێت دەستنیشانکردن وەک جێگرێ فەرماندێ هێزا بووکان. مەنگوڕی ڕووی کردە ڕۆژهەڵات لە شۆڕشی پێشەوا قازی محەممەد بەشداری کرد وەک فەرماندەیەک لەو شۆڕشەدا کار و چالاکی خۆی دەنوان لەگەڵ پێشەوا قازی محەممەددا. خۆی میرزا مەنگوڕی بێجگەلەوەی شاعیر بووە، مێژوو نووس بووە، ئەکتەری شانۆ بووە و فرە بەهرە بووە، داستان نووس بووە، تێکۆشەرێکیش بووە، خەباجێڕێکی گەورە بووە. بۆیە دەبێتە جێگیری محەممەد قوسی لە بەرەی بۆکان. بەرەی بۆکان واتە هێڵی بەرگریکردنی بەرامبەر بە ئەرتەشی شاهنشاهی دەبێتە فەرماندە و بە شێوەیە کە لە ڕووداوەکانی پەلاماردانەوەی کۆماری کوردستان و گرتنەوەی مەهاباد تووشی شەڕی زۆر دەبن و دەورێکی کاریگەری دەبێت لەو شۆڕشەدا و لەو کۆمارەدا. لە ڕۆژنامەیە کوردستان و بەردەفکە کۆمارا مەهاباد بوو چەندین بابەت و گوتار و هوزان تێدا بەڵافکردنە لەسەر کریزا گەل و ملەت و نیشتیمانێ خوا. دیارە ڕۆژنامەیان هەبووە بە ناوی کوردستان زمانحاڵی کۆمارەکە بووە. خەڵکێکی زۆر بەشداری کردووە لە نووسین. میرزا مەنگوڕی لەو کاتەدا بەشداری کردووە بە نووسین و بە شێعر، وەکو من لە یادداشتەکان خوێندومەتەوە بە ناوی میم پشدەری بەشداری کردووە، واتە محەممەد ئەمین پشدەری، ئەو کاتە ناوی میرزای پێوە نەلکەوە. بەشداریەکی باشیە بۆ من. زۆر هەوڵمدا لە ژمارەکانی ڕۆژنامەی کوردستانی کۆماری کوردستان ئەو بابەتانە یان ئەو نووسینانم دەستخەوە بەداخەوە زۆر بەکەمی زۆری فەوتاوە و شتێکی وام دەستگیر نەبووە. بەڵام وەک لە یادداشتەکان دەژێڕێتەوە بەشداریەکی کاریگەری هەبووە و هەموو ژمارەیەک بەرهەمێکی ئەوی تێدا بڵاو بۆتەوە. دوای ئەوەی کە لە شۆڕشی مەهاباد نسکۆی هێنا، مەنگوڕی گەڕایەوە شاری سلێمانی. لەوێش هەمان کات بەردەوام بوو لە نووسین و چالاکیەکانی خۆی و بەڵام ئەوە بوو کە ئەو ڕژێمی سەردەمە نەیدەتوانی کتێبەکانی بە چاپ بگەێنێ، بەڵام ئەو هەر لە نووسین بەردەوام بوو. کە دێتەوە هەوڵی ئەوە دەدا ئیشێک بکات، کارێک بکات، خێزانەکەی دەمرێ، بەهیەخان دەمرێ، ناچار دەبێ ژنێکی کە بێنێ، ئەویش کچی زێوەری شاعیر دەبێ بە ناوی حەلاوە. حەلاوەخان منداڵی لێ نەبووە. میرزا مەنگوڕی ئیدی دەست دەکات بە نووسین و بەرهەمەکانی. لە ساڵا 1952 چیت بوو دەڤەرە ڕانیە. پشتی بورینە 3 ساڵان لە فەرمانگەها ئاوا ڕانیە ئەتهێت دامەزراندن حتا ساڵا 1971 دەدومینە. بۆ جارا سێ ژیانە هەڤژینیە پێکتئینە. دە ئەوی دەمەیدا
پەرتووکەکێت نویسە بناوێ گەشتی ئەستێرەی مەریخ. ئەم کتێبە ناوڕۆکەکەی لە خەیاڵێکدا دەینوان لە مێشکی و هزری مانگوڕیدا کە لە شەوی مەعراجدا لەگەڵ خاتونێکە کە بەرەو مەریخ بەڕێ دەکەون باس لە ژیانی مەریخ دەکا کە چەند گۆڕانکاری و چەند تەتەور و پێشکەوتونی تێدایە. بۆیە مانگوڕی حەزی دەکرد نەتەوەکەی خۆشی بە هەمان شێوە بە هەمان ڕێچکەدا بڕوات. لە ساڵی 1951 و 52 زۆر بێ ئیش دەبێ بۆ ئەوەی دەرفەتێکی هەبێ گوزەرانی باش بێ دێتەوە بۆ ڕانیە سەردانی عەباساغای مەمەنداغای ئاکۆ دەکا بە ڕەحمەت بێ دیارە پێی دەڵێ گوزەرانم بەو شێوەیە ئەویش دەیکاتە کاتبی خۆی دەیکاتە میرزا و ئیشەکانی بۆ ڕایی دەکات لەوەوە ناوی میرزای بەسەردا دەبڕدرێ لەو فترەیە کە لە ڕانیە دەبێ دیارە دوایی عەباساغا هاوکاری دەکات دوکانێکدا دەنێ بۆ فرۆشتنی کوتاڵ واتە قوماش ئەو کاتە پێیان دەگوت بەزاس کەسانێکی نزیکی هەوڵی بۆ دەدەن دەبێتە فەرمانبەر لە فەرمانگەی ئاوی ڕانیە کە ئەو کاتە سەر بە شارەوانی دەبێت ئەو کارەبە ئەو کاتە سەر بە وەزارەتی شارەوانی بووە. گەشتی ئەستێرەی مەریخ مشت و مڕک زۆر لەسەر دروست بە لە دوور ناڤەڕووکە ئەvê پەرتووکێ bi تایبەت li dev hindek li mamostayên aynî ئەتهێن بەردەرگەهاوی و فتوایە کوشتنێ بوو دەردکەن پەتێ سێدارەدانێ ژی li dev ماڵاوی ئەت هەلاویسن ئەو ژی بوو ئێک چرکە پاشگەست نابیت لە بیر و بووچوونên xwe. بەهۆی دەرچوونی ئەم پەرتووکەی باوکم زەرمەندێکی زۆر کەوتە ژیانی ئەویش بەهۆی ئەوەی کۆمەڵە کەسانە کە ڕق و کینییەکیان بەرامبەر مانگوڕی هەبوو چون کۆمەڵێ خاوەن مەلا و کەسانی ناوداری شارەکە وروژێنرا کە لەلایەن ئەوەی کە ئەم کتێبە کفرێکە بەرامبەر دین و ئاین کراوە. بۆیە ئەوەش تەقەبولی خەڵک نەکرا ئەوە بوو کە جەماوەرێکی زۆر دژی مانگوڕی هەستان و بە بەردوودار بەردەرگای ماڵەکەیان لێگرت. بەڵام ئەوەی ڕاستی بێ بەهۆی کەسانێکی دڵسۆز و خەمخۆر کە مانگوڕیان ڕزگار کرد لەو تەنگ و چەڵەمەیە. دیارە ئەو بێزار بووە لەو ژیانی کە لەسەر زەوی هەیە کە پڕە لە ناعەدالەتی و نایەکسانی و زوڵمکردنی ئینسان لەگەڵ ئینساندا ڕژێمە دەسەڵاتدارەکان لەگەڵ هاونیشتیمانیانی خۆیدا بۆیە ئەو کتێبە کە لە ساڵانی با بڵێن 50 پێش 50 نووسیوێتی ئەو کاتە لە سلێمانی بووە لە ساڵی 1970 چاپی کرد کە ماڵی لە ڕانیەی بوو 5 کتێبی چاپ کرد لەسەر ئەرچی ڕەحمەتی حەسۆمیرخان هاوکاری کردووە فەرماندەی هێزی کاوە هاوکاری کردووە و پارەی داوەتێکە هەر 5 کتێبەکە چاپکە 5 کتێبەکەشی هەمووی بەخشیوە. پشتی نسکووە ساڵا 1975 ئەدبیتە ئاوارە بۆ وڵاتێ ئیرانێ. پشتی بورینە ساڵەکێ ڤەدگەڕێت بوو باژێڕێ سلێمانیە لەوێرێ ئەتمینە حتا دووماهیکا ژیانە خوە. لە دوای نسکوی شۆڕشی 74 مانگوڕی ڕووی کردە ڕۆژهەڵاتی کوردستان هەتا ساڵی 1976 گەڕایەوە بۆ شاری سلێمانی لە سلێمانی جێگیر بوو. زامنگوڕی لە هەموو بۆنە نیشتیمانیەکان لە دوای 11 ئازار بەشداری دەکرد ئەوە بوو لە 74ش کە شەڕ دەستی پێکردەوە وەکو خەڵکیکە چۆ ناو شۆڕش ئاوارەی ئێران بوو لەبەرەوەی تەمەنی هەبوونی دەتوانی پێشمەرگە بێ بەڵام بەشداری دەکرد بە ئەدەب و نووسین بە وتار بۆ دەنجی کوردستان. دیارە دوای ئەوەی کە نسکۆ تووشی بزوتنەوەی کورد هاتەوە بۆ سلێمانی ماڵی لە سلێمانی دانا و هەر بەردەوام بوو لەسەر نووسین و بەرهەمەکانی هەتا ساڵی 1970 مانگوڕی ئەدبیتە خودی چەندین بەرهەم ئەدبیاوێ زانستی و هزری و فەلسەفی و ئەدەبی و دیروکیدا گرنگیدان بکریزا گەلێ خوا و هایداریکردنا ملەتی لە ژەهرا داگیرکەران. کۆی گشتی بەرهەمەکانی 26 بەرهەمە ئەو بەرهەمانی کە بە چاپ گەێنراوە وەک چیرۆکەکانی کە بەسەر ڕۆڵی ژنە وتێتی بووکی ناکامە گەشتی ئەستێرەی مەریخە فەیرۆزخانی پشکۆیە مەهراکۆیە زێڕی نای ئامێدیە ئەمە ڕۆڵی ئافرەت دەنوێنێ لەم پەرتووکانی مانگوڕیدا و پەرتووکەکانی تریشی جیهانێکی ئازاد
کە ئەمە پڕە لە شعر و هەڵبەست بەسەر کەسایەتەکان و بەسەر لاو و گەنجی کووردا و لەگەڵ دەستوری ژیان کە خۆی لە دوو توێدا دەبینێتەوە کە 700,000 چوارینەیە کە ئەم پەرتوکە دوو جار بە دەستنووسی خۆی نووسراوەتەوە و جیهانێکی بەپێکەنین بەهشتی دڵداری لەگەڵ مێژووی کورد لە ساڵی 1940ەوە نووسراوەتەوە بە پەرتوک لە چەند پەڕاوێکە هەتا 1984دا. دیارە میرزا مەنگوڕی هەموو تەمەنی هەرنووسین بووە. ئەوەی من بزانم کتێبەکانی لە 35 تا 37 کتێب کە هەمووی چاپ نەکراوە نووسیوە و ئەو کتێبانە ئێستا هەڵمەتێکی هەیە حاوەلەیەکێ بۆ چاپکردنی تەواوی کتێبەکانی و لە بوارەکانی شیعر داستان مێژوو فکر بەڕاستی لەو بوارانە ڕۆڵێکی کاریگەری هەبوو وەکو گوتیشم لە سەرەتاوە کە شێوەیەکە لە شێوەکانی نووسینی کتێبی خەیاڵی یان کتێبی یۆتۆپیکە پێشخۆی و لە 1000 ساڵ پێشێساوە وەکو کتێبەکەی ئەفلاتون کە لە کۆمارەکەیدا باسی دەکات. مەنگۆڕی وەسیەتنامەیەکێ بۆ نویسەر نیازی حەمەی عەزیز ئەتنویسە و ئەتبێژە ئەگەر هاتوو ئەسمرم لە دەلیڤەیە گونجایدا تەرمێ من بهێت ڤە گوهاستن بۆ کێوەڕەش لە ڕانیە نیازی حەمەژی ئەف وەسیەتنامەیە بە جێگەهاند. ڕووفاتەکەیمان هێنایەوە و لەسەر چیاچەوە ڕەش لە گۆڕمریەم ناشتمانەوە بوو بە ڕەمزێک بۆ کەسانێک کە بیانەوێ مێنگوڕی بکەنە سەرمەشقی ئەو بیر و بۆچوون و باوەڕێی کە هەیبوو لە ڕووی کوردایەتەوە. لە 12/1/1988 شاعر و نویسەر و خەمخۆرێ گەل و نیشتیمانێ خوا بۆ هەتا هەتایێ خاترەخوا لە دنیایەت خازە گەنجینەیەک پڕ پیت و مەزن لە پشتخۆ هێلا و گەلێک ژیما بوو ببێژیت بەلێ قەدەرێ ڕێک پێنەدا. ئێمە مەنگوڕی هەموو کات بە خاوەنی ئەو نەتەوەی دائنین بە خاوەنی خۆمانی دانانین چونکە ئەوەی بۆ مەنگوڕی بۆ نەتەوەکەی کردووە بۆ ئێمەی نەکردووە بۆیە من لێرەوە ئەڵێم مەنگوڕی قەڵایەک بوو بۆ نەتەوەکەی بۆیە هەموو کات دەیوت ئەگەر کوڕگەل نیشتیمانمان جوانە باخچەی خونچە و گوڵانە جێ هەڵپەرکەی کچانە کەواز بێنێ بێگانە هەموو کادوتێتی ئەگەر دوای مردنی شەم وەسێت بێ کورد و کوردستان بە دەستی دوژمنان ڕیسوامەکەن و داوای لە گەنجان کردووە و توێتی هەر کاتێ مژدەی ئازادی و سەر بەخۆی کوردستانم بۆ بێنە سەر گۆڕەکەم لە گۆڕ دەرم هێنن لەسەر چاوگەی زەڵم دامنێن لە ناو خونچە و گوڵ و ژاڵە دووبارە تەڵقینم دادەن بە کوردی پەتی پاڵە ئیتر مەمێژنەوە مادام نەماوە شیوەن و ناڵە.